خۆشەویستانی کورسات نیوز سڵاوتان لێبێ بە خۆشحاڵیەوە لەگەڵ هاوکارانم پانۆڕامای ئەم شەوتان پێشکەشەکەین. نزیکتر بووینەتەوە لە حەوتی مانگ کە بڕیارە کۆبوونەوەی دیاریکردنی سەرۆک کۆماری عێراقی تێدا ئەنجام بدرێت، بەڵام یاریەکە ئاڵۆزتر بوو. لە دوو تویتی یاخود لە دوو بڕیاری جیای موقتەدا سەدر کە چاوەکان زیاتر لەسەرەوە بە تایبەتی ژەمڕۆ باسییان لەوە کرد کە ئەوان ئامادە نابن لە کۆبوونەوەی حەوتی مانگدا و هەموو دانووسانێکیشیان هەڵپەسەرد. ئەمە شۆکێکی بۆ تەواوی لایەنە سیاسیەکان دروست کرد، بەڵام وەک ئەوترێت سەدر بڕیارەدا و پەشیمانە بێتەوە و بەشێک لە بڕیارەکانیشی بۆ بەدەستێنانی شتی ترە یاخود بۆ دوورخستنەوەی فشارە. لە حەوتی مانگ چی ڕوودەدات؟ ئەگەر لە دوای لە حەوتی مانگ کۆبوونەوەکە نەکرا ئەتواندرێت یاخود عێراق بەرەو کوێ؟ عێراق ڕوبەڕووی چی دەبێتەوە؟ دەرفەتێک ماوە یەکێتی و پارتی بگەنە ڕێکەوتن یاخود ئیعادە نەزەرێک بە پەیوەندیەکانیان بکەنەوە، ئەگەر باشیان کردووە گەر خراپیان کردووە ناوماڵی کوردی ڕێخەنەوە. بڕیارەکانی موقتەدا سەدر عێراق بەرەو کوێ دەبات؟ هەمووانم شەو لە پانۆڕامادا گفتوگۆی لەبارەوەکەین بە میوانداری هەریەک لە بەڕێزان لە ستۆدیۆکانمان. بەڕێز لەتیف نێروی ئەندامی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان، سەیدا بەخێر بێ. زۆر سپاس کاکزان. خێر بێ سەرچاو. هەروەها لە هەولێرەوە بەڕێز دکتۆر ڕەعد ڕەفعەت مامۆستای زانکۆ ئەوکات ئەندامی دەستگای ستاندەرد. سپاس بۆ بەڕێز دکتۆر ڕەعد. سەیدا بەرەو کوێ ینی لە حەوتی مانگەوە چاوەکان لەسەر ئەوەیە و تا ئێستاش هەم پارتی دموکراتی کوردستان تەکی دەکاتەوە لە کاندیدەکەی و هەم یەکێتی نیشتیمانی کوردستانیش بەردەوامە لەسەر کارکردن بۆ کاندیدەکەی، بەڵام تویتەکەی موقتەدا سەدر دۆخەکەی ئاڵۆز کرد. عێراق بەرەو کوێ لە دوای ئەمەوە؟ زۆر سپاس کاکزانە ڕێزوسلااو بوو بینەرانی بەڕێز، هەروەها بوو برای بەڕێزمان دکتۆر ڕەعەت. دەتوانین بڵێن سەرەتایی ئەگەر وا بڵێ ناوی لێ بنێن بانگەشەی هەڵبژاردننی سەرۆکاتی پەرلەمانی عێراق و دوجاریش بانگەشەی هەڵبژاردننی سەرۆکاتی کومار وە خۆئامادەکردن بۆ پێکێنانی حکوومەت هەر لە سەرەتاوە وەک چۆن هەڵبژاردنێکی نائاسایی بوو و ئەو یاسای هەڵبژاردن یاسایەکی نوێ بوو و تا ڕادێک دەتوان بڵێن نائاسایی بوو بۆ پێکاتەکانی عێراق. بانگەشەکەش بە هەمان شێوە نائاسایی بوو یان هەوڵدان بۆ ڕێکەوتنامەکان جۆرێک لە نائاسایی بوون، شتێکی نوێ بوو و ئەو شتێکی نوێ کە هەڵگری دروشمی پێکێنانی حکوومەتی زۆری نەبوو. ئەمە وەک چوون یاسای هەڵبژاردن هەندێک دەرهاویشتەکان دوای هەڵبژاردن زەق بوونەتەوە. ئەم ڕێکەوتنامەش بە هەمان شێوە هەندێک شتی نائاسایی بە دوای خۆیدا هێنان بە پەراوێزخستنی ئەوەی پێشتر کە دەیانوت تەوافقێکی سیاسی یان تەوافقێکی نیشتیمانی. بە قەنعەتی من ئەم تەوافقی نیشتیمانیان تەوافقی سیاسیە یعنی هەر لە خوڕەیە نهات بۆکایەوە. ئەمە لە دوای دیراسەیەکی ورد و هەڵسەنگاندنی دووخی هەمەلایانی عێراق، پێکاتەکانی عێراق، نەتەوەکانی عێراق، کەمینەکانی عێراق، دوای هەموو ئەمانەوە دوای ئەو مێژووە پڕ دوور و درێژە پڕ کوشتار و قەتڵ و عام و زڵم و چاوساندنەوەی لە عێراقدا ئەم تەوافقە لەدایک بووە. کاتێکە تەوافقی نیشتیمانیان سیاسی فەراموش کراوە بابەتی زۆری نەهاتەکایەوە، دوجار سێرمان کردەوردە بەرەو بابەتەکە بەرەو قفڵبوون ڕۆشتنی تەنان بۆ خۆدی خۆشیان ئەو لایەنە کە ویستیان مەبدەئی تەوافقی زۆری نابکەنە بنامایەکی سەرەکی بۆ هەڵبژاردننی سەرۆکاتی پەرلەمان و پێکێنانی حکوومەتی نوێ. ئەمە وای کرد کە هەندێک مەشاکلی دیکە، گرفتی دیکە، گوشاری دیکە لە پاڵ ئەوانەی کە پێشتر هەبوون. یعنی پێشتر کۆمەڵێک مەشاکل و گرفتی هەمەلای لە عێراقدا بوون، بەڵام ئەم مەبدەش هەندێک گرفت و گوشاری دیکە دروست کرد. جا ئەمای سەرئاسی جەماوەری هەبوو، حزبە سیاسەکان هەبوو، ئەوەی کە پێی دەڵێن ماڵی کوردی و ماڵی سونە و ماڵی شیعە بەشێک لە جۆرەکان هەبوو بە تایبەتی ماڵی کوردی و ماڵی شیعە چونکە سونە ناو ماڵی خوان ڕێخست بوو و لە هەمان کاتیشە
لەسەر ئاستی ئیقلیمی تا دەگاتە نێو دەوڵەتیش ینی خواستێکی فراوانی پێشوازیەکی درست لەم بیرروکەیان لەم مەبدا نەدەکرێت. ئەگەر بڵین سەیدا مەسەلەن ئێستا ململانێکە یان دوو بەرە هەیە، بەرەیەک داوای زۆری نەدەکەوت، بەرەیەکی داوای گەڕانەوە بۆ تەوافقی نیشتیمانی دەکات. دروست ئەمەنیە لە عێراق ڕوودەدا؟ حەز دەکرێت یعنی بەرز سەدەر یعنی پێدا چوونەوەیەک بکە لەو بەرەیە یان لەو پێکهێنانی فۆرمی ئەو بەرەیە وا هەز دەکرێت. ئەمیش دەکرێت ینی بڵێن کۆمەڵێک فاکتەر و هوکار هەن و پێناچێ ڕاستە زۆر کەس دەڵێن مقتەدا سەدر زۆ هەڵویستی خۆی دەگۆڕێ، بەڵام بەڕێی من ئەم تۆزی ینی بیری کردوتەوە ئەوجام بڕیارەی داوام لەبەرچی یان بڕیاری خێراتر دەدا لە چاو سیاسەکانی ترە بەڵێ ئەمەش هەیە ینی ئەم بەڵام بیری کردوتەوە ئەمە بەبێ بیرکردنەوە و ینی ئەمە هەڵویستێکی سادە نەبووە لەبەر ئەوەی ئەم دیراسەی دوو خێستێکرەوە کە تەنها دوو ڕۆژێک مابووم بۆ هەڵبژاردننی سەر و کۆماری عێراق دەبینین هەندێک گۆشار هەبوون و هەندێک بربەستیش هەبوون. یەکێک لەوانە ینی ئەو هەوڵیدا دوا ساتەکان هەوڵیادا ناوماڵ تا ڕادەیەک ناوماڵی شیعرێک بخە، چونکە ئەمە خواستێکی شەقامی شیعی بوو و لە هەمان کاتشا خواستێکی کۆماری ئیسلامی ئیرانیش بوو و بەشی هەرە زوری هێزولانە سیاسەکان. ئەمە خاڵێک بوو. خاڵی دووەم ینی کاتێک کە بینی ئەمە نەکرا ینی بەشێک لە شیعاناتنە ناو بازنێ ئەو هاوپەیمانەتیان ئەو ترسی ئەوە هەبوو کات بابەتی ئامادەبوونی 220 کەسەکە پێدەچێت کە ئەمە ئامادە نەبن، کە ئامادە نەبوون دیسانەوە ئەمە کێشەیەک دروست دەبوو و کۆبوونەوەکە دوا بخرێ کە دوایان خست ئەو ماوەی کە دیاری کراوە 30 ڕۆژەکە کوتایی پێ دەهات. ئەم بیر لەوە کروتەوە لە جیاتی بچنە پەرلەمان و بربەستێک دروست بێت وانی پرۆسەکە پەک بکەوێت نەچنە پرۆسەکە باشترە. خاڵێکی دیکە ینی دروشمی سەرەکی سەدر و ڕوتی چاکسازیە این خۆی ئەم دوایە هەستە کرد بە تایبەتی لە دوای ئەو ناڕازی بوونە فراوانەی شەقامی عێراقی لەسەر پێکاتەی ئەم کاندیدەکان و ئەوانە بە تایبەتی پەیزوو بە پۆستی سەر و کۆمارەوە ینی ئەمەش دیسا مەجوورێک بوو لە گوشار ئەم دەیویست بەم شێوازە ینی بڵێ من ئێستاش هەر جدیم لە مەسلەی چاکسازی و یەکسەر من ینی ناچمە لە بەعاتیفە بڕیار بدەم و هەر کەسێک کاندید بێ یەکسەر بڵێم ئێمە ڕێکەوتنامامان کردووە ئەوە دەنگ بەو کاندیدە دەین. خاڵێکی دیکە خواستی ینی داواکاری ئێران جۆڵەیەکی بەردەوامی هەبوو کە بەبێ ڕێخسی ناوماڵی شیعە پێکێنانی حکوومەت زیان بە ماڵی شیعە دەگەێنی و بە بەرژاندەکانی ئێرانج. خاڵێکی دیکەش ینی وا دەبینم کە مقتەدا سەدر ینی ئەوەی بەرچاو کردووە کە یەکێتی نیشتیمانی کوردستان هەر لە سەردەمی هەواڵ مام جەلالەوە فەزلێکی بەسەر هەموو عێراقەوەیە بە هەموو پێکاتەکانی عێراقەوەیە ئەویش ئەوە بکە هەمیشە هەوڵ دەدا تەوافقێک هەبێ نزیکردنەوەی پێکاتەکان هەبێ و ئەو کلیلی پێکەوە نزیکردنەوەی هەرێمی کوردستان و بەغداوە یەکێتی نەدەهێشت ئەو دابڕانە دروست بێ تەنانەت ینی ئەوەی کە پەیوەست بوو بە خودی ڕوتی سادریشەوە یان یەکێتی نیشتیمانی کوردستان هەمیشە بە چاوێکی تایبەتیە تعامل لەگەڵ یعنی بە تەوەقعی من سەدر لە دواساتەکانە نەویستوە پشت لە یەکێتی بکە و بچێتە تەنها ئەو سێگوچکەی ئەو ڕێکەوتنامەیە و یەکێتی پەراوێز بخرێت. بۆچی هەوڵ هەیە بۆ سونە ماڵی خۆی ڕێخستۆ بە هەر جۆرێک بێ شیعە هەوڵی ڕێخستنەوە ماڵی خۆی دەدا بۆ کورد ئەم هەوڵانەی دەدا بۆ هیچ هەوڵێک نابیندرێنی قفڵ بۆ بابەتە بۆ ینی بە تاکید سونە توانی بە پاڵپشتی وەکو پارتی خۆی دەڵێن بە پشتگیری پارتی و بە پشتگیری هەندێک وڵاتانی یەقلیمی ناوماڵی خۆی ڕێک بخە و بە پلانێک و پەیامێک و یەک تیما بێن بۆ دانوستان و یەک داواکاری ینی لە یەک پاکێکی داواکاریانەیە ئەوان توانێت تا ئێستا بێنە ساحەوە بەڵام ڕێخسی ناوماڵی سونە ناکاتە سەرکەوتنی پرۆسەی سیاسی لە عێراقدا بۆ لە بەرەوەی جارێک تریش ئەو قسەم کردووە
عێراق سێ ماڵە بەڵام یەک حوشی هەیە حوشەکە عێراقە سێ ماڵەکە کوردە سنەیە شیعایە ماڵی سنە لە نێوان کورد و شیعادایە یعنی ماڵێک ئارامی بەخۆیان نابینێ کە لە نێوان دوو ماڵە بێ ئەم دوو ماڵە پەرش و بڵاو بن و ناکوکیان هەبێ بە تایبەتی ئەگەر ناوی لە بنن ماڵی سیاسی تەوان بێگومان ئەم ماڵە سیاسیە ماڵی شیعە ینی سەرەتا ناکوکیەکان تند بوون و جوورێک لە یەکتریان قبول نەدەکرد بەڵام ئەم دوایە کەوتبوونەتە ینی دانوستانێکی جددی و جۆلەیەکی جددی و لە هەمان کەشتا بە حزورێکی تاڕەدەیەک ڕاستە و خۆ لە نزیکەوە یان لە دوورەوەی کۆماری ئیسلامی ئیران و خواستێک لەسەر ئەمەش جوورێک لە ئیرادەیەک دروست ببوو لەسەر ئەمە بەڵام ئەو ڕێکەوتنەمە کە پێشتر کرابوو تاڕادەیەک ینی وا دەکرد کە پرۆسەی ڕێخسی ناوماڵی شیعە خاوتر ببێ بەداخەوە کورد لێرەدا ینی ئەوەی کە سنە و شیعە هەوڵیان بووداوە کورد ناکردووە من ناتوانم ینی لە جیاتی پارتی قسە بکەم بەڵام هەمیشە یەکێتی نیشتیمانی کوردستان ینی پەیامی ئەوەی هەبووە کە بە یەک تیم بە یەک ئیرادا بە یەک پرۆژە بچینە بەغدا تەنانەت لە بانگەشەی هەڵبژاردننیشە ینی دروشمی سەرەکی ئێمە بوو بەیەکەوە بەهێزترین و لە دوای هەڵبژاردننی شێکێتی پامی ڕاگەان کەندێک تێبینیا بوو لەسەر پرۆسی هەڵبژاردن بەڵام داوای کورد بە یەک تیم و ناوماڵی خۆی ڕێک بخە نەک تەنها یەکێتی پارتی هەموو هێز و لایەنە سیاسیەکان چونکە ئەم پرۆسە ئەم بابەتە تەنها پەیوەست نییە بەوەی یەکێتی و پارتی و تەنها بابەتەکەەوەش نییە سەر و کومار بوو کام لایەن بێ ئەمە پێکێنانی حکوومەتێکی نوێی عێراق جوورێک لە دەتەوێت بڵێن عێراقێکی پێشوەختە بڕیاری لەتکردنی ناوماڵی کوردی هەبووە ئەوەی پێوەستە بە یەکێتیەوە یەکێتی هەمیشە لەگەڵ ئەو پەیامەدەوە بەڵام پارتی ئەوەی کە من سەیری یعنی پەیام و خیتابی پارتیم دەکرد لە دوای لە کاتی هەڵبژاردن بێدەنگ بوو بەڵام لە دوای هەڵبژاردن پەیامەکانی پارتی زۆر ینی حەزێکی وایە نەبوو کە ئەو نزیک بوونەوە دروست ببێ بەڵام لە کاتی بانگەشە بێدەنگیان هەڵبژاردبوو خۆی دەبووە لە بانگەشە ئەوانیش ڕەخنان هەبووە ینی پەیامەکانیان دژ یەکێتی وە باسی کەم و کورتەکان یەکێتیان بکردا بەڵام دوای هەڵبژاردن هەمیشەی تر لاپەڕەیەکی نوێ ئیتر تو دەست بە دانوستان دەکەیت لاپەڕێک ینی بەسپی مایەوە بەڵێ لە دوای هەڵبژاردن ئەبێت تو دەست بە واز لە زمانی زبر و یەکتر تومەتبارکردن و ئەوە بێنی دەست بە دانوستان بکەیت دانوستانیش پێویستی بە زەمینە سازی هەیە و کەشێکی ئارام هەیە خیتابێکی ئارام هەیە و پرۆژەیەک هەیە کە لایانی بەرامبەر هەست بکات کە تو بەرژەوەندی ئەو لایەنەش ڕەچاو دەکەیت لە پاڵ بەرژەوەندی خۆی یعنی ئەوەی تێبینی دەکرا پارتی دەویست ئەگەر یەکێتی لەگەڵ خۆی ڕاکێشێت بۆ هاوپەیمانێتی و ئەنی نەوعەن ما بەڕەقەم دوو ئەوە مبارەکە ئەگەرنا ئەوە ئەبوو دروست بێتەوە کە ئێستا دروست ینی لە خیتابەکەیان داوا دیار بوو چونکە هەر زوو بەرز وتەبێژی پارتی زوو پەیامی هەبوو ئەو ماوەیە پەیامەکانیشی ئەو مەلامحە لێ بەدی دەکران زۆر باشە دکتۆر ڕەعەت سڵاوت لێبێ ئێوە وەکو مامۆستایەکی زانکۆ توێژنەوەی چیە لە دەستگای ستاندار کە بەوردی باستان لەوە کردووە ڕێک هەیە بەرەو زۆرینە کە پارتی دموکراتی کوردستان و لە سونەکان و لە مقتەدا سەدرە و ڕێیەکیشێ داوای تەوافقی نیشتیمانی دەکا بۆ واقعی ئێستای عێراق کامیان گونجاوە و کامیان دەتوانێت عێراق بەرەو دۆخێکی ئارام بە لەبەرەوەی تا ئێستا هاوڵاتی قەلەقە لە ژیان و گوزەرانی خۆی بازار تەسیری لەسەر دروست بووە مەسەلەن ژیان و گوزەرانی خەڵک کاریگەری لەسەر دروست بووە هەموو شتێک وەستاوە ئێوە ئەوەی لە ڕووی زانستی و لە ڕووی ئەوەی پێگەشت لە ڕوو مانتەقیەوە لانی کەم بەچی گەیشتو بەناوی خوای گەورە میهرەبان سڵاو لە بەڕێست و میوانە بەڕێزەکەم هەروە گشت بینەرانی کەناڵە بەڕێزەکەتان ئێمە لە توێژنەوەی ژمارە 43 زۆر بەوردی باسی ئەوەمان کردکەوە ئەو زۆرینەیەکەوە باز دەکرێت ئێستا لە دەتوانین بڵین زیانێکی گەورەی هەرێمی کوردستاندا و خەڵکی هەرێمی کوردستاندایە خۆی لە خودی خۆیدا ئەو تەوافقەی دروست بوو لە دوای ڕوخانی ڕژێمی حەزبی بەعەس لە دوای ڕوخانی ڕژێمی سەدام حوسێن پێشتر دەتوانین بڵێن پێکهاتەی عێراق بەو شێوازە بووە لە ستا 52 بە شیعە و سونە عەرەب بوونە لە ستا 20 تا 22 کورد بووە هاوچێشەکانی یان سراع و ململانەکانی عێراق بریتیوە لە سراعێکی نەتەوەیی نێوان عەرەب و کورد لەو کاتەدا لەبەرەوەی زۆری نێ عەرەب بووە بە شیعە و سونە کورد لەو هاوچێشەدا زەرەر و زیانێکی زۆر گەورە پێگەیشت و نەیتوانێت وەکو خۆدی
نەتەوەکە بتوانێت لە عێراقدا پێگەی خۆی بکاتەوە بەڵکو هەردەم جینۆسایدی لەسەر کراوە هەوڵدراکەوە وەکو نەتەوە بچەوسێنرێتەوە. بەڵام دواتر لە دوای ڕوخانی ڕژێمی بەعەس لە دەتوان بڵێ لە 2003ەوە گۆڕانکاریێکی ڕیشەیی هات لە پێکاتەی عێراق. ئەوش بریتی بوو لە نزیکەی دەتوانین بڵین لە نزیکەی 24-25 شیعە، نزیکەی 22-20 سونە، ئەوی تریش 20 تا 22 کورد، کەواتە پێکاتەی عێراق گۆڕا بووە شیعە، سونە، کورد. لەو پێکاتێدا کورد سوودمەند بوو لەبەرەوەی تەوازنێک دروست بوو لە نێوان ئەو سێ پێکاتەیە. پێشتر دەتوانین بڵێن یەک لەسەر سێ عێراق بوو، بەڵام یەک لەسەر سێ، بەڵام دوو لەسەر سێەکەی بەرامبەری بوو. ئێستا نەخێر بووە یەک لەسەر سێی هاوتەری بوو یەکسان. کەواتە لێرەدا کورد دوتوانین بڵێن سوودێکی باشی وەرگرت لە ڕووی نەتەوەی، بەڵام بەداخەوە دەسەڵاتدارانی هەرێم نیان سوودیان وەرنەگرت لەو پێکاتە نوێ و لەو هاوکێشە نوێیەکەوە لە دوای ڕوخان ڕژێمی سەدام دروست بوو. ئێستا ئەو بانگشەکردن بۆ زۆرینەیە بەڕاستی چەند مەترسیێکی گەورەی ئێمە لە توێژینەوەکە بەڵێ لە توێژینەوەکە بە وردی باسمان کردەوەکەوە سەدر دەیەوێت عێراق بگەڕێنەوە ئەو قوڵاییە عەرەبیەکەوە چی ئیمارات و سعودی و کوێت و دەوڵەتانی خەلیجە و دەیەوێت بگەڕێنەوە ئەوە بەو شێوازە هەرێمی کوردستان و کورد زەرێژ زۆر گەورە دەکات لەوەی کەوە بتوانێت عێراق بەکو خودی خۆی وەکو دەوڵەتێکی پێکاتە بەردەوام بێت. ئەوە خاڵێژیان خاڵی دووەمیان زەرێژی زۆر هەیەکەوە مقتەدا سەدر هەردەم باوەڕی بە ناوەندی و مەرکەزیەت هەبووە، هەردەم باوەڕی بۆەوە لە بەغداوە هەموو ڕێنمایی و بڕیار و قانون یاساکان دەربستن و هەموو ناوچەکانی عێراق پێوە پابند بن لە زاخۆ تا بەسرا. ئەوەش بەڕاستی گەڕانەوە بۆ دەسەڵاتی ناوەند و مەرکەز هەمان نەتیجەی سەدام حوسێن و ڕژێمەکانی ڕابردووشی لێدەگا. ئەمە زیاتر توانین بڵێن پێگە ئاینیەکەی مقتەدا سەدر و هەروەها ئەو دەستماچکردن و شانماچکردنی ئەتباع و دەتوانین بڵێن شوێن کەوتوانی مقتەدا سەدر وای لێ کردوەکەوە بە هەمان شێواز بێتە ناو سیاست و هەوڵەکەوە سیاسیەکانیش یان هاوڵاتیش بە هەمان شێواز وەکو شوێن کەوتووی ئەو دەتوانین بڵێن ئەو پێگە ئاینێکەوە مقتەدا سەدر هەیە بووە. ئەوەش بەڕاستی زیانێکی زۆر گەورەیەکەوە بێت مەزهەبێک یان پێگەیەکی ئاینی تێکەڵ بکەی لەگەڵ سیاست و بتوانین تەوزیفیکەی بۆ چونە سیاسیەکانی خۆت. خاڵشترەوەیەکەوە بەڕاستی مقتەدا سەدر زۆر دەتوانین بڵێن سەرسام بووە، معجیب بووە بە هەندێک ئەزمموی هەندێک وڵاتانی کەوا دواکەوتو لە ڕووی دیموکراتی دیکتاتۆر لە ڕووی پەیڕەویکردنی دەسەڵاتەکان. بۆ نمونە زۆر مەدح و سەنا و ستایشی عەبدولفەتاح سیسی دەکا، هەروەها بەوە داڵێکەوە هەوڵ دەینکەوە ئەزمموی عەبدولفەتاح سیسی لە عێراقیشدا دووبارە بکرێتەوە. ئەوە بەڕاستی مەترسیێکی زۆر گەورەیە بۆ عێراق بەگشتی و بۆ هەرێمی کوردستان بۆ شێوازەکەوە مامەڵی لەگەڵ بکرێت. بۆیە گەڕانەوە بۆ ئەوەی کەوە پێش ڕوخانی سەدام حوسێن ئەو هاوکێشەیەکەوە هەبوو تەنها کورد و عەرەب ئەوە کێشەی گەورەت بۆ کورد دروست دەکرد، بەڵکو ئەو کێشە ئەو تەوافقێکەوە دروست بووە لە دوای ڕوخانی ڕژێمی بەعز کەوا بریتی بووە لە سێ پێگەی سەرەکی کورد، عەرەبی شیعە، عەرەبی سونە، ئەوای کردووەکەوە کورد فڕەحنایەک و فراوانیەک لە کاری سیاسی هەبێت و بتوانی پێگەی خۆی بچەسپێنێ. بەڵام دکتۆر یعنی هێزێکی کوردی لەناو ئەو اتفاقیدا و وایەوێ بەرەو زۆرینەکە بڕاوە و نیان شاردۆتەوە و تەنانەت ئێوارەی ئەمڕۆ مقتەدا سەدر پەیوەندی کردو بە سەرۆکی پارتی دیموکراتی کوردستانەوە و تەکیدی کردوتەوە لە حکوومەتی زۆرینەی نیشتیمانی ئەغلەبیە وەتەنی. یعنی کەواتە تۆ بڵێ ئەو لایەنە کوردیە دەرچی بۆ مەترسیانە نەکرد بێ؟ وڵا ئەو لایەنە کوردیە من وای دەبینم کەەوە ئەستەم بەو بیرکردنەوە استراتیزیانە بکە، بەڵکو دەتوانین بڵین زۆربەی هەردوو حزبی دەسەڵات بە تایبەتی ینی ڕوانگەکانیان ڕوانگەیەکی حزبی کورتی تەسکبینە، هەروە ڕوانگەیەکی بەرژەوەندی تایبەتی کەسەکانە. ئەو وای کردوکەوە کەمتر وایە ڕوانگە استراتیزیەکە ببینن، پلانی استراتیزی ببین و بتوان زیاتر ئیش بۆ نەتەوەکەی خۆیان بکەن. ئەوە بەڕاستی ئەوەی کەوا پارتی دەتوانین بڵێن خۆی کردە ناو قەیرانێکی زۆر گەورە،
دەتوان بڵێن ڕیفراندۆمێکی بچووکە و جارە خۆی توش کردووە چۆن لە ڕیفراندۆمەکە هەموو یاسانێ و دەوڵەتی و یاساکان دەستوری عێراقی ڕەچاو نەکرد و هەروە ناوخۆی هاوچێشە سیاسەکانی ناخۆی هەرێمی کوردستان و ئیقلیمیەکانی نەخوێندەوە خۆی تووشی هەروەها هەرێمی کوردستانی تووشی جێژاوە قەیرانێکی زۆر گەورە کرد بە هەمان شێواز ئێستا دەبینکەوە بەداخەوە پارتی بێ ئەوەی کەوا بتوانێت ئایندەی ئەو هاوکێشەی کەوا سەدر بەتمایە بەنیازە بیچەسپێنێ لە عێراق نەتیجەکەی چۆن دەبێت چەند بە سەلبی دەگەڕێتەوە بۆ خەڵکی هەرێمی کوردستان تەنانەت بۆ خەڵکی عێراقیش من بەڵام یەک ڕاستی هەیە پێویستە بڵین ئەو تەوافقەیەوە پێشتر باز دەکرێت ئێمە لە وڵاتانی ئەوروپاش تەنانەت تەوافقەوە بەڵام تەوافقەکە ئیجابی بووە و سوودی لێوەرگیراوە و توانراوە هەموو پێکاتەکان یەکتری تەواوکەون بەڵکو تەنها هاوڵاتی بوون بێتە پێوەەر بۆ لەناو ئەو داخل ئەو پێکاتانەدا بەڵام لە عێراقدا بەداخەوە پێکاتەکان کاتێک تەوافق بووە بۆتە تەوافقێکی تەست کراوەتەوە بوویتە تەوافقێکی سیاسی دواتر بوویتە تەوافقێکی حزبی دواتر بچووکتر بوویتەوە بوویتە تەوافقێکی بنەماڵە و کەسەکان و مەساڵح و بەرژەوەندی تەستی حزبەکان یعنی وای لێ هاتووە ئێستا کاتێک دەڵێن تەوافق وا دەزانکەوە کێشی دەسەڵات چۆن دابش بکرێت لە نێوان دەسەڵاتەکان لە ناوان حزبە ئەو حزبانێکەوە دەست ناو حکوومەتی عێراقی بە هەمان شێواز ئێستا لە ڕوو سلبێکەی حکوومەتی زۆرینێکەوە بانگەشەی بۆ دەکات سەدر دەتوانین بڵین ئەو حکوومەتە زۆرینەیە لایەنە سلبیەکەی وەرگیراوە نهاتۆ لایەنە ئیجابەکەی وەرگیرێکەوە بێت خزمەتی خەڵک بکرێت و ئۆپۆزیسیۆنێکی بەهێز هەبێت بۆی سبێ ڕۆژە بتوانێت ئۆپۆزیسیۆنە فشار بخاتە سەر حکوومەت ئەوە نییە بەڵکو ئێستا هاتووەوە حکوومەتێکی زۆرینە دەیەوێت حکوومەتێکی ناوەندی دیکتاتۆر دروست بێت بەداخەوە ینی مەبەستەکە ئەوەیەکەوە حکوومەتێکی بەڕێستان دەیشوبێنن بە ڕیفراندۆمێکی بچووک ینی یان پێتان وایە کە پارتی خۆستۆتە جێژاوێکەوە بێگومان پارتی خۆی چێژ مەترسیەکە چییە مەترسیەکە چییە بێ هەروەکو باسمان کرد ئێمە دەگەڕێینەوە لە سەردەمی حزبی بەعس و تا ڕژێمی دەتوانین بڵێن پێش پاشایەتی ئەوەیەکەوە دەبێتە هاوچێشەکە دەبێتە نەتەوەی کاتێک بێتە نەتەوەی شیوع سونە نەمێنە هەموو بێتە عەرەب کوردیش ئەقەلیە و بەتایبەتی ئێستا لە دوای دەتوانین بڵێن لە دوای 2000ەکانەوە کورد وەکو وەچەنانەوە وەکو ڕێژەی ژمارەی کورد لە عێراق هەردەم بەرەو نزمی دەڕوا و هەروەها ژمارە و ڕێژەی عەرەب بەرەو زیاتر دەڕوە کەواتە ئەگەر هاوشێشەکە لە پێکاتەی مەزهەبی و نەتەوەی بگۆڕدرێت تەنها بۆ نەتەوەی ئەو کاتی کورد ڕمەندی یەکەم دەبێت لەبەرەوەی عەرەب دەبێتە نزیکەی دەگاتە نزیکەی جۆرا و جۆری سەربازی بێ سیاسی بێ دارایش بێ بخرێتە سەر هەرێم لەلایەن ئەوانەی کە زۆری نەڕەت دەکەنەوە گەرەمە سەر بگرێ خۆی بەداخەوە ینی عێراق دەتوانین بڵین دەوڵەتی موسسات وایە لە هەرێمی کوردستان لە چاو هەرێمی کوردستان ئەگەر مقارنەوە بەراوردیان بکەین باشترە یان دەتوانین بڵین خراپیەکانی کەمترە بەڵام بە هەمان شێواز لە عێراق ئێستا دەوڵەتی قوڵە ئێستا دەسەڵاتەکان تەوزیع بوونە ینی لە ڕووی سەربازی حەجی شعبی هەیە هەروەها میلیشیاکان هەنا هەروەها لە ناو وەزارەتەکان چەندین خەڵکی دەستڕۆیشتوو هەیە تەنانەت ئەمینداری ئەوەی کەوا باسی دەکەن ئەمینداری ئەنجومەنی وەزیران لە سەدرەکانە تەوجیه و ڕێنمایی ڕئیس وەزەراکەوە عەدل عەبدولمەهدی وەری نەدەگرت کەواتە لە عێراقدا دەسەڵاتەکان تەوزیع کراوە چۆن لە هەرێمی کوردستان ئێستا دەسەڵاتەکان تەوزیع و دابش کراوە بە زۆنی زەرد و سەوز بەڵام لەوێن دەر تێکەڵە لەبەرەوەی هەر حزبە و پشتی خۆی هەر تیار و پشتی خۆی هەیە لە ڕووی سەربازی لە ڕووی هەواڵگری لە ڕووی دەسەڵاتی کارجێریەکان ئەوە وەزیرە ئەوە وەکیل وەزیرە ئەوە ڕاوێژکارەکان ئەوە بەڕێوەبەرە گشتیەکان ئەوە فەرمانگە حساسەکان هەستیارەکان کەوا لە عێراقدا دابش کراوە بۆیە ئەگەر بێت سەدر بێت حکوومەتی زۆرینە دروستکە بە فعلی و بەواقعی ناتوانێت ئەو حکوومەتە ڕنگدانەوەی هەموو عێراق بێت هەموو خەڵکی عێراق بێت لەبەرەوەی بەشێکی زۆری لەدەست مالیکی و هادی عامری و خەیس خەزعەلی دەمێنێت لەدەست تەیاری حکمە لەدەست عەمار حەکیم دەمێنێت دەتوانین بڵێن تەنها بەشە بچووکەی خۆی بۆ نمونە ئەگەر پارتی ئەغلەبیە دروستکە لەگەر سەدر ئەوە تەنها توانین بڵێن سنووری هەولێر و دۆک دەگرێتەوە ئەو کاتی سلێمانی ناگرێتەوە سلێمانی ناگرێتەوە هەڵەجە ناگرێتەوە گەرمیان ناگرێتەوە کەواتە ئەو ئەغلبەی باسی دەکەن ئەغلبیەتێکی بەڕاستی ئەگەر بێ لە ڕووی واقعی شی بکەیەوە سیر دەکەی ئەغلبیە نییە بەڵکو ئەقلیەتێکی زۆر بچوو دەردەچێت ئەوەی لە دەرەوەی حکوومەتە توانین بڵێن ئەوان ئەغلبی و ئەکسەریەنە
ئەگەر حوتی مانگ پێت وایە دانیشتن ڕووبدات یاخود عراق دەکەوێتە چ دۆخێکەوە لە دوای حوتی مانگەوە؟ خۆی ئەگەر دوو احتیمال هەیە، یان ئەوەیە دانیشتنەکە دەکرێت و سەر کۆمەر دەستنیشان دەکرێت، یان ئەوەیەکەوە ئەنجام نادرێت و عێراق دەکەوێتە فەراغی دەستوری و ئەو کاتی بە هەمان شێواز هەر لە احتیمالی یەکەمدا چۆن ئەوە دروست دەبێت مەسەلەن؟ ئەو دەتوانین بڵێن ئەگەر دابنیشتەوە خۆی بەڕاستی مقتەدا سەدر باش لەوە گەیشت ئەو بڕیار و حکمی دادگای فیدرالی کاتە گوتی کۆبوونەوەی هەڵبژاردننی سەر و کۆمار بە 2 لەسەر 3 کەواتە باش لەوە تێگەیشت ناتوانێت 2 لەسەر 3 کۆ بکاتەوە. بۆیە یەک لە هۆکارە هەر سەرچەکانی کەوا ئەمڕۆ کەناڵی جەزیرەش ئاشکرای کردوتی ترسی مقتەدا سەدر لەوە بۆکەوە نەتوانێت 2 لەسەر 3 ئامادە بکات لە حوتی مانگ. ئەوە ژوا دەکەوە یەکەم هەنگاوی بە شکستەوە دەست پێ بکە، بۆیە شکستێکی سیاسی زۆر گەورە دەبوو لەسەر مقتەدا سەدر کەوا نەتوانێت 2 لەسەر 3 کۆکاتەوە. خۆی بورد لەو حاڵەتە وای کردکەوە خۆی بدزێتەوە لە حاڵەتی شکست، ئەو بڕیارێ دەرکردکەوە دەڵێن بایکۆتی کۆبنەوەکان و هەروەها گشت جمود جۆڵ و ساڵەچەکانی دایلۆژی تەشکیلکردن و پێکەنانی حکوومەت دەرکردو. بەڵام مقتەدا سەدر وەکو هەممان دەزانین کابرایەکی پراگماتیە، هەر ئەم هەوڵ دەدەکەوە سواری شەپۆڵەکان بێت و هەردەم لە جوولە ڕناوەستێ، بەڵکو هەوڵ دەکەوە ئەگەر بتوانێت 2 لەسەر 3 کۆ بکاتەوە بەبێ ئیتیفاقی لەگەڵ چوارچەوەی ئامانجی و بەبێ یەکێتی ئەوە هەردەم هەوڵ دەکەوە ئەوە ئەنجامدات. بەڵام ئەگەر دەتوانێت لەگەر چوارچەوەی هەمانجی ئەو کێشەی لەگەڵ نە لەگەڵ یەکێتی و دکتۆبەر هەم هەیە، نە لەگەڵ چوارچەوەی هەمانجی هەیە، بەڵکو تەنها کێشەی لەگەڵ نووری مالکیە. دەتوانین ئەگەر نووری مالیشیش لەوانەیە بە شێوازێک لە شێوازەکان ڕازی بکرێ، کەواتە من لەو باوەڕدامە حوتی مانگ کۆبوونەوەکە دەکرێت بە تەوافقێش تا ڕادەیەک لە نێوان شیعەکان و سونەکانیش و هەروەها کوردیش. کورد لێرەدا ڕۆڵی بەدووری دەزانم کەوا کۆبوونەوە لەو حاڵەتە کاندیدی یەکێتی و پارتی چی بەسەر دێت مەسەلەن؟ من لەو باوەڕدامە بەڕاستی کاندیدی پارتی تازە دەتوانین بڵێن شانسەکەی زۆر لاواز بووە، لەبەرەوەی پارتی بەبێ دیراسە هەروەکو چۆن ئێستا زۆرینەی هەڵبژاردووە بەبێ ئەوەی کەوا دیراسی کردوێت لە ڕۆی ئیجابی و سلبیاتەکانی چییە، بە هەمان شێواز بەداخەوە ینی بۆ خۆی وەکو حزب زەرێکی زۆری لە خۆی داکەوە و شارزێباری هەڵبژار لەبەرێ ئەو بەڕێزە چەندین کەیسی گەندەڵی لەسرە وایە وەکو محکەمە تا ئێستا یەکلانە بووتەوە، بەڵام ئەوە لە مادەیەکی قانونی لە مادەیەکی دەستوری عێراقدایە کەوا دەڵێ سومعەی باش بێت و تۆمەتبار نەکراوێت بە هیچ شتێکی لەکەدار، کەواتە هەر تەنها سومعەکە ئەگەر بڵێن بە فرەوانی وەریگرین و دەبێتە خاڵێکی زۆر لاواز بووی. پاشانیش بەڕاستی مقتەدا سەدر بە تەواوی دەستی لە هەڵبژاردننی و شارزێباری شوشت کەوا کاتێک دەڵێ ئەندام پەرلەمانەکانی ڕێنمایی دەکات. قسەیەکی تاکتیکی نەبوو، بەبەستیەوە تا لە مساالە و عەدالەتی موافقی لەسەر کراوە، کەواتە گەندەڵی نییە. نەخێر من بە تەکتیک تێناگەم، بە ڕاستەقینەی تێدەگەم، لەبەرەوەی مقتەدا سەدر خاوەن پرۆژەیەکە بۆ عێراقێکی مرکزی گەڕانەوە بۆ عمقێکی عێراقی، نایەوێت لە ڕێی تەحالوفێکی لەرزۆک لەگەر پارتی بێ لەگەر حەلبوسی بێ بتوانێت سومعە و پرۆژەکەی خۆی تێکدات. بۆیە بۆ ئەو مشکلە نییە بەڕاستی بۆ ئەو هیچ کێشەنی ئەگەر بەرهەم ساڵح بێ هۆشیار زێباری بەڵێ سەدر ئەگەر اتفاقی لەگەڵ حەلبوسی و پارتی هەیە لەو حاڵەتە مەسەلەن ئەگەر هاتوو 200 یان ڕێکەوتنێکی لەگەڵ ئیتاری تەنسیقی دروست کرد، ئەگەر هەیە مەسەلەن پێی ئاسایی بێ ئەندامەکانی ڕابسپێرێ ئازاد بن لەوەی دەنگ بە کاندیدی یەکێتی. من لەو باوەڕدامە لە کۆتاییدا مقتەدا سەدر ئەندام پەرلەمانەکانیان ئازاد دەکەن بۆی خۆی لە کێشەی تەحالف و ڕێکەوتنەکەی لەگەڵ پارتی بە دوور بێخیکەوە بڵێ ڕێکەوتنەکەی هەڵۆشاندێتەوە بڵێ ئازادن بیدەن بۆ کەسانێکەوە لە خزمەتی گەل و نیشتیمان و عێراق و هەروەها هیچ کێشەیەکی ئابروبەریان لەسەر نەبێ. ئەوە خاڵێکیان کەوا لەو باوەڕدامە ئەو مقتەدا سەدر و تەنانەت چوارچەوەی هەمانجیش بەو حاڵەتە دەرچن. بەڵێ بەڕێز دکتۆر ئەگەڕێمەوە وڵات کاک لەتیف، کەواتە یەکێتی نیشتیمانی کوردستان تا ئێستا بەچی گەیشتووە؟ مەسەلەن دوو ڕۆژی ماوە، ئایا یەکێتی قوتی ئەوەی تێدا بتوانێت کە لەناو ئەو ئاڵۆزیانەدا عیلاقاتەکانی پەیوەندیەکانی کە بتوانێت خاوەن ئیرادەی خۆی بێوکو ئەوی لە سەرەتای کۆبوونی ئەنجومەنی سەرکردایەتی بە خەڵکتان ڕاگەیاند؟ واللهی
ئەگەر دەرفەت هەبێ کەمێک ینی بەراوردێک یان ئەو ڕەخنانەی کە لە تاوافقی سیاسی یان تاوافقی نیشتیمانی دەگرنگ وایە نەجاحەتی نەهێناوە ڕێکەوتنامەیەک لەسەر بنامای زۆرینە یعنی ئەگەر ئێمە بین ئەم ڕێکەوتنامەی زۆرینە سوودێکی بۆ کورد هەیە وای چ زیانێکیش بە کورد دەگەێنێ بۆ کورد تەنها مەگەر پشکی حزبێک یعنی دەستکەوتێکی وەکو کورسی بۆ حزبێکی دیاریکراو بەدەستبێنن ئەگین ئەم ڕێکەوتنامە لەسەر بنامای زۆرینە بوو بەهۆی تێکدانی ناوماڵی کورد ئەمە یەکەم جارە ینی بە پەرش و بڵاوی یەکەم جارە بە پەرش و بڵاوی ڕوو دەکەنە بەغدا بۆی بۆ پێکێنانی کابینەکی نوێی حکوومەتی عێراق دەتوانین بڵێن قۆناغێکی نوێی عێراقی نوێ کەوابێ هەرچی دەستکەوتێکی بۆ حزبێکی دیاریکرا هەبێ ناگاتە پوینتێکی یەکریزی ناوماڵی کورد وە لە هەمان کاتشە ئەم مەبدەئی زۆرینە بوو بەهۆی تێکدانی ناوماڵی شیعش تێکدانی ناوماڵی شیعش کابێ بەشێک ینی مەترسەکانی بەرکورد دەکەوێت بەرکورد دەکەوێت خاڵێکی دیکە بوو بەهۆی ئەوەی کە تێکدانی پەیوەندی یان دروستکردنی نیگەرانی بێمتمانەی لە نێوان کورد و ماڵی شیعە ماڵی کورد و ماڵی شیعانی شتێک نەما بە ناوی ماڵی کورد و ماڵی شیعە ئەمە کێ وای کرد ئەم زۆری ناوای کرد خاڵێکی دیکە ئەم ڕێکەوتنامە لەسەر بنامای زوونە بوو بەهۆی بەهێزکردنی ناوماڵی سونە ڕاستە ئێمە لەگەڵ بەهێزکردنی یعنی ڕێخسی ناوماڵی هەمووانین بەڵام ئەگەر ناوماڵی ئەوان بەهێز بکەین و ناوماڵی خۆمان تێک بدەن بێگومان ئەمە بە زیان بۆ ئێمە دەگەڕێتە بە تایبەتی لە دەڤەری ناوچەدا بڕێنراوەکان ئەوە دەبین هەر ئێستا ئەوە سونە بڕیاریاندا پارێزگاری کەرکووک خۆی بمێنێ ئەمە چییە ئەمە ئەگەر ڕێکەوتنامە هەبواە ئەمە دروست نەدەبووە ئەگەر ئێمە بە فعلی وەکو کورد ڕێکەوتنامەمان هەبووە لەگەڵ سونە و لەگەڵ شیعە ئەمەوە بە پەلەپەل و بەم ئاسانیە ڕۆ نەدەدا کەوا بێ دەبینین وەکو پشکی نەتەوایان وەکو نەتەوایان وەکو پرسی نەتەوە خەریکە لە بەغا کاڵ دەبێت بە تایبەتی بەهۆی ئەم ڕێکەوتنامە لەسەر بنامای زۆرینە کە پرسی نەتەوایان پرسی هەرێم ینی هەر پرسێکی کە پێویستە بەوکو گەلی کورد ئەمە بەرەو کاڵبوونەوە و بەرەو لاوازی بڕوات بێگومان ئەمانە ینی زیانی استراتیژین چکە بە ئاسانی قەرەبوونە ناکرێنەوە لەبەرەوە ئەم ڕێکەوتنامە لەسەر بنامایی زۆرینە کە بەراورد دەکەێت لەگەڵ تەوافقی سیاسی بە هەموو کەم و کورتەکانی تەوافقی سیاسیەوە بەڵام ئەمانە زیانەکانی یەکجار زۆرن بۆ هەرێمی کوردستان لەبەرەوەی حزبێک دەچێتە بەغدا تاکە حزبێکە کە لە بەراورد بە حیزبەکانی دیکە بچووکترە کابێ وەکو حزبێکی بچووک دەچێت بەڵام تو وەکو نەتەوا بچی ئەگەر ئەو زۆرینە یەکێتیش بیکردا لەگەڵی تاری تەنسیقی هەر غەڵەت بوو یەکێتیش بەتەنیا هەمان شێوە چونکە تو وەکو حزبێک دەچی بە بەراورد لەگەڵ حیزبەکانی کە ئەبیتە کەمینەیەکی زۆر بچوو بەڵام تو وەکو نەتەوە دەچی نوێنارەتی هەرێمێک دەکەیت نوێنارەتی گەلێک دەکەیت نەتەوەیەک دەکەیت مێژوویەک دەکەیت خەباتێک دەکەیت جیاوازە لەگەڵ کە تو حزبێک بەتەنیا بچێ وەکو حزب دەچێت یەکێتی ئەو پەیامەی کە هەواڵ باڤڵ تاالبانی لە بەغدا ڕایگەیان لە چوارچوە ئەو کۆبوونەکە ئەنجام درا بە ئێستا شەوە ئێمە لەگەڵ ڕێخستنی ناوماڵی عێراقی دەرگاتان داخستۆ دەرگای یەک ریزی یان بە تایبەتی لەگەڵ پارتی من ئەگەر ئەمەی کە وەکو عێراقی تو ئێمەش بەشێکین لە عێراق هەڤڵ باڤڵ تاالبانی ینی ڕایگەیاندووە کە ئێمە لەگەڵ سەقامگیریەکی سیاسی سەقامگیری سیاسی لەسەر بنامای زۆرینە بەدی نایێت هەر بە تافق بەدەزێت وە کاتی تافق کە ئارامی و سەقامگیری سیاسی نەبێ ئارامی ئەمنی دروست نابێ کەوا بێ ئارامی دروست نەبێ لە عێراقا ئەو ئارامی دیکە کە ئارامی ئابوووریە دروست نابێ کە ئارامی ئابووری سەقامگیری ئابووری دروست نەبوو ئەو ناڕازەیە لە شەقامی عێراقی و لە شەقامی کوردستانی شەیە ئەو نەڕازەیە ڕۆ لە کزی ناکە یەکێتی لەگەڵ ئەوەدا کە تەوافقی سیاسی هەبێ و سیاسەتی یەکێتی سیاسەتێکی چەپکە گوڵەکەی هەواڵمام جەلال بووە و بە ئێستاشەوە ئێمە دژاتی ناسونە دەکەین ناڕەوتی سادر دەکەین و هەمیشە بە یەک چاوسێری هەموو لایەنەکانمان کردووە ئەوانیش ئەوە بینیمان ئەوەی کە بەڕێز سەدر کە ڕایگەیاند
ئەوان ئەندامەکانیان ئەگەر بزانن کاندیدی پارتی ینی گەندەلی لەسرە دەنگی پێمەدان ئەمە نیشانە ئەوەیە کە ڕوتی سەدر پشتی لە یەکێتی نەکردووە وهی بە ڕسمی ڕان نەگەندووە دەنگ بە کاندیدی پارتی دەدەن دژی کاندیدەکەی یەکێتی ئەمەش لە ئەنجامی ئەو خەباتە دوور و درێژەیە ئەو ڕێبازەیە کە هەواڵ مامجەلال ینی بناغەکەی داناوە و لە ئەنجامی ئەو سیاسەتە تەندروستەیە کە یەکێتی لە عێراقدا پەیڕەوی کردواتە ئێمە لە ناو شیعە و لە ناو سنە دۆستمان زۆرە و سیاسەتی ئێمە سیاسەتێکی تەندروستە خاوەن ئێرادەی خۆمانین و بڕوامان بە توانای خۆمانمان هەیە و ئینشاءڵڵا ئەگەر هاتوو لە دوای حوتی مانگ هیچ ڕووی نەدا یەکێتی پارتی ئەگەرەکە نزیک بنەوە ینی دابنیشنەوەی عادە نەزەرە بکەنەوە بە یەکێتی کاتێک هیچ کاتێک لە درێژەی مێژوویەکێتی دانوستانی ڕەت نەکردوێتەوە لەگەڵ هیچ لایەنێک بۆ ئێستاش کە سیر دەکەین دەبینین ینی ئەبێ هەردوو لاوە یەکێتی ڕێز لە پەیامەکانی حیزبولانە سیاسەکانی دیکە دەگیرێت دەبینین شەقامی کوردستانی شەقامی سیاسی کوردستانی دەنگی ناڕازەی هەیە و داوا دەکەن کورد ناوماڵی خۆی ڕێک بخاتێکێتی پێشوازی لەمە دەکە و دەبین کەساتە سیاسە بێلایەنەکان ینی بە ئاشکرا پەیامیان هەیە یەکێتی ڕێز لەو بچوونە لەو خواسە دەگرێت لەگەڵ ئەوەدا بەڵام یەکێتی خاوەن ئێرادەی خۆشێتی زۆر باشە بەڕێز دکتۆر ڕعد پێت وایە ئەگەر لە حوتی مانگدا بۆ هیچ لایەک ئەو بابەتە نەچوە سەر عراق ڕوبەڕووی چی دەبێتەوە و ئەگەری هەیە هاوپەیمانیەتی تر دروست بێ یان لێگەڵۆشانەوەیەک دروست بێت یاخود ئەوانەی کە هەیە کۆنکرێتین بەڵێ ئەوەی خوابەرەوەی جواب دەیتەوە بەڕێز دکتۆر ڕعد دەبێت ئاماژە بۆ بکەم کە ئەوەی کە لە ئێستا لە وڵاتی مەغریب ڕوودەدامەوەی 5 ڕۆژەکە ڕێیانێکێکە لەو مناڵێکی 5 ساڵە کەوتۆتە بیرێکەوە هەوڵێک هەیە و خۆشبەختانە ئستا ئەوەی چاوەڕوان دەکرێت کە کەمێکی تر ڕێیان لە بیرەکە دەربهێنرێکەوە بۆ مرۆڤایەتی جێگەی دڵخۆشیە بە هیوای لای هەموو گەل و نەتەوەیەک و لەنا هەموو حکوومەتێک قەدری مرۆڤایەتی بگیرێەوە بەردەوام بینەری کورسات نیوز بن لە ئەگەری ئەوەی کە ئیشاڵا بە سەلامەتی ئەو مناڵە ڕزگارە کرێت ئێوە بۆ ئێوەی ئەگوازێتەوە بەڵێ دکتۆر ڕعد ببوورە بەڵێ من هەروەکو باسم کرد پێم ئەستەمەکەوە نەگەن ڕێکەوتن لە باڕدامەکەوە زۆرینێ ڕێک دەکەون لە حوتی مانگ بەڵام ئەگەرشدا بدرێکەوە ئەگەر ڕێک نەکەوتن ئەوە عێراق تووشی فەرەقێکی دەستوری بەو شێوازە نایە لەبەرەوەی سەر و کۆمار لە ئیشەکانی خۆی بەردەوام دەبێت پەرلەمان لە کارەکانی خۆی بەردەوام دەبێت هەروە سەرۆگوەزیرانیشێ ئیشکارەکانی خۆی دەکات و من لەو باڵام بۆیە دەڵێم ئەستەمە ڕێک نەکەون لەبەرەوەی موقتەدا سەدر باش دەزانێت ئەگەر ڕێک نەکەون لە فەراغێکی دەستوری بەردەوام بێ عێراق ئەو کاتی ناچار دەبن هەڵبژاردنێشتی تر ئەنجام درێتەوە سەدر وایە زۆر کورسی هێناوە بەڵام کەمینەیە لە ناو دەنگە شیعەکان نزیکەی نەگەشتە 800,000 دەنگ توانین توی نزیکەی 73 کورسی بەدەستبێنە بەڵام چوارچێوەی هەمانجی کەوا نزیکەی 1,800,000 هێناوە کەچی ئەوەکەی کورسیەکەی زۆر کەمترە لە مقتەدا سەدر ئەوەش لەبەرەوەی ئەو یاسانوێیە مقتەدا سەدر خوێندنەوەیشی باشی بۆ کرد و توانی دیراسی بکات لایەنە ئیجابی سلبیەکان و هەروەها کاندیدی بەهێز لە شوێنەکان بۆ دابنێ و ئیشی بۆ بکات بەڵام چوارچێوەی هەمانجی ئەو دیراسیان نەکرد و خاڵێکیان دوو چوارچێوەی هەمانجی توانین بڵێن چاوچنۆک بوون لەبەرەوەی بۆ نمونە لە بازنەیەکدا ئەگەر 15 کورسی هەبایە ئەوان دەهاتن لە نێوان خۆیان نزیکەی 20 کاندیدیان دادنە ئەوە متەحالیفن دەبا ئەوان ینی بەلای زۆری کاندیدیان داناوە بۆی بۆم سۆگەری دەرچوبانەوە دە کاندیدا لەو 20 کاندیدە دەنگکان تەوزیع دەبێت دابش دەبێت ئەو کاتی کەمینەیەک دێنن ئەو دەنگانێکەوە ئەو کاندیدانێکەوە زۆرترین دەنجە هێناوە پێش ئەوان دەکەوتنەوە بۆیە جاری وایە چاوسنوێژەکەیان گەیشت ئەو ڕادەیەکەوە نەکتەنها وەکو بۆ نموناگەر هاوپەیمانەتەکەیان لە تەحالف پێکات و نزیکەی تەحالف حزب بوون داهاتن کاندیدیان دادن جاری وایە حزبێکیان 2 کاندیدی دادنە یعنی دەبووە 12-13 کاندید بۆ 15 کورسی جاری وایە چاوسنوێژەکەیان زۆر لەوە زیاتر بوو دەهاتن بەناوی سربەخۆ کاندیدی خۆیان دادنە کەواتە ئەوە یعنی دەتوانین بڵێن لە ئالیەتی تێنەگەیشتن لە
پرۆسەی هەڵبژاردننی ئەو جارە وایان کردکەوە زیانێکی زۆر زۆر بەخۆیان بگەینن بۆیە ئەم لەو باوەڕدامەکەەوە مقتەدا سەدر باش لەو هاوچێشێ تێدەگەکەوە ئەو زۆرینەی واقعی نییە لە ڕووی دەنگ هەروەها زۆرینەی دەسەڵاتیش نییە لە عێراق لە ڕووی سەربازی لە ڕووی دەسەڵاتی سیاسیەوە بۆیە هەوڵ دەداکەوە لە حوتی مانگ پێک بێن و بتوان سەرۆگۆزیرانەکە بە تەوافق تا ڕادێک دیاری بکەن و دیسان پشتی حکوومەتەکە لە نێوا خۆیان دابشکن. زۆر گرفتیان سەر و کۆمار نییە. ئەم لەو باڕدەمە گرفتیان سەر و کۆمار نییە ئەو گرفتە لە ناو خودی کوردەوە دروست بووە بە تایبەتی پارتی وێچێتی بە تایبەتی تر پارتی کەوا زانێتی ئێستا یەکێتی لە مووقعێکی لاوازی سیاسیدا هەرچی کردووە بۆی سەری گرتووە و یەکێتی دایمەن لە دەتوانین بڵین خۆی وەکو پلە دوو پلە سێ سیر کردووە لە دوای پارتی بۆیە پارتی ئەوی بە فرسەت زانیوکەوە هاتووە دەتوانین بڵێن کێشە بۆ کاندیدی یەکێتیش دروست دەکات بۆ پۆستەکە یەکێتیش دروست دەکات ئەوە هەموو دەگەڕێتەوە لە ڕووی مێژوی و پێویست ناکە باسیکەین بەڵام دەگەڕێت و سەر ئەوەی لەو چەند ڕۆژە دەبیندرێ بۆ ئیسرارکردن لەسەر کاندیدەکە پێت وایە یەکێتی هەر بە ڕقم دوو سەیری خۆی بکات. هیوادارم ئەو مکۆڕبوونەی یەکێتی تەنها بۆ کاندید و بۆ کەسەکان نەوی بەڵکو بۆ خزمەتکردنی خەڵک بۆ پرۆژەی خزمەتگوزاری لەمە دووە بتوانین لە حکوومەت ئەگەر خۆی بە حزبێکی چاکساز لە قەڵەمداویان زۆربەی کێشەکانی هەرێمی کوردستان دەگەڕێنە سەر پارتی بتوانین لە حکوومەتی هەرێمی کوردستان کەەوە هاوبەشە لەگەڵ پارتی بتوانین لە ڕێ حکوومەتی هەرێمی کوردستان پرۆژە خزمەتگوزەکانی پێشکەش کات و یان بەلایکەمی ئەو زوڵم مستەمەیکەوە لەسەر موچەخەوران و فەرمانبەرانی هەرێمی کوردستان و ئەو هەموو باز و دەرامەتێکەوە لەسەر خەڵکی هەرێمی کوردستان دانراوە بتوانین بەشێکی کەم کاتەوە ئەگەر بێوێ بتوانێت ئەو شتانە بکە بەڕاستی دەتوانم بڵێن یەکێتی دەگەشێتەوە و زیندوو دەبێتەوە بە پلە دوو بە پلە سێ ئەژمار ناکرێت بەڵکو بە حزبێکی سەرەکی هەرێمی کوردستان ئەژمار دەکرێت. ئێران دکتۆر لە 2000ەوە پرسم ئێران بە لە چه حاڵەتێکدا ڕەزامەندە و لە چه حاڵەتێک یاریەکە تێک دەدا ئەوەی کە دەبینین ئێران ڕۆڵێکی دیاری هەیە لە عێراق لە دوای 2023ەوە. خۆی بەڕاستی ئێران دەتوانین بڵین ینی بە کۆی هاوچێشە گشتەکەیەکەوە سیراع ململانەکەی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و لەگەڵ ئەمریکا و لەگەڵ ئیسرائیل دەتوانین لەو کۆیەوە باسی ڕۆلی ئێران بکەین لە عێراقدا. ئێستا دەتوانین بڵێن ئێران تا ڕادەیەشی زۆر پاشەکشێ کردو لە عێراق وەکو ئەوینەکەوە قاسم سلێمانی ڕاستە و خۆ دەهات و هەموو شیعەکانی کۆ دەکردەوە حزب و میلیشیاکان ئەو تەوزیهاتانێکەوە هەی بوو دەیتوانی تا ڕادەیەشی زۆر جێبەجێ بکە بەڵکو لە هەندێک جاران ئێران نەیتوانی و تەنان لە ناو شیعەکانیشدا بتوانانی کاریگەری ڕاستەوە خۆی هەبێ بۆ نمونە لە 2010 هەموو ئێران لەسەر ئەوە بوونکەوە دەنگ بدەنە فواد حوسێن و هەموو کوتلە شیعەکانیان کۆ کردەوە سەرۆکی کوتلەکانیش ئەندامانی پەرلەمانی خۆیان کۆ کردەوە فشاریان خستنە سەرێکەوە دەنگ بدەن بە فواد حوسێن کەچی فواد حوسێن دەرنەچوو بەرام ساڵا دەرچوو بۆیە مەرج نییە ئێران ئەو ڕۆڵە کاریگەریەکەوە پێشتر هەیبووە ئێستا مای بێت یەک دوو مەرج نییە ئێرانش بێت تەدەخل لە هەموو ئیشێک بکات ئێستا بۆ ئێران زۆر کێشە نییە هۆشیار زێباری بەرهەم ساڵح بێ ئەوە دەگەڕێتەوە کێشە ناوخۆیەکان ئێستا زۆربەی هەرە زۆری کێشەکانی عێراق ناوخۆیینە زیاتر بەڵام ئیستیغلال و تەوزیفێکی ئیقلیمی و نێودەوڵەتی کراوە ئەگەر شیعە لە ناوخۆی پێک بێ ئەگەر یەکێتی پارتی و کوتلە کوردیەکان لە ناوخۆیان پێک بێت ئێران ناتوانێت ڕۆلێکی بەو شێوازە هەبێتەوە بتوانین پەرتەوازەیان بکات و ڕۆلێکی سەلبی هەبێت بە هەمان شێواز ئەمریکاش نایەوێت زۆر بێتە ناو کێشە ناوخۆیەکانی عێراق بەڵکو بەخۆی گشتی دەیەوێت عێراقێکی یەکگرتووی خاوەن سیادەی تا ڕادەیەک مافی مرۆڤ تێدا ڕەچاو کرابێ بەڵام ئەگەر ئەوانش ئەنجام نەدرا نایەت ڕاستەوە خۆ بێت تەدەخل بکات. دواسەرجی بەڕێز دکتۆر ڕەعەت لەسەر کۆی پرۆسەکە پێت وایە حوتی مانگ دەگەینە قفڵێکی تر یاخۆت دەرگایەک دەکرێتەوە یان تا ئەو دوو ڕۆژە و 48 من لەو باڕدەمە ئەگەر لە کاتژمێرەکانی کۆتاییش بێ لە کۆتاییدا چی پارتی چی یەکێتی چ شیعە و سونە و چاوەرچەوەی هەمانجیم لەگە مقتەدا سەتر ئەوانە تا ڕادەیەک دەگەنە تەوافقێکەوە دیسان کێکی دەسەڵات پێکەوە دابشکەن بەڵام بەداخەوە بۆ خزمەتکردنی خەڵک نابێت هیوادارین ئەو جارە بتوانن کەوا فشار بکەنە سەر یەکتر لە پێناو خزمەتکردنی خەڵکو و پرۆژەی خزمەتگوزاری. سوپاس بەڕێز دکتۆر. سەیدا دواسەرنجی بەڕێستان واللهی دواسەرنجم من لە قسەیەکی کاک دکتۆر ڕەعەتەوە
ینی دەست پێ دەکەم کە دەڵێت یەکێتی لاواز بووە یعنی دەکرێت بڵێن لانێک وا هەز دەکە کە یەکێتی لاواز بە بەڵام بابەتی سەر و کومار و ئەم مشتومڕە ئێستا لە عێراقدا هەیە سەلماندی کایەکێتی هێزێکی لە بنەهاتووی بەهێزە لەسەر گۆڕەپانی هەم کوردستان هەم عێراق سەبارەت بە ئیران و ئەمریکاش ئەو دوو هێزە بە ئێستەشە بە بەردامی لەگەڵەوەدان کورد تەبابێ و بەیەک کاندید و بەیەک تیم بچنە بەغداوانە لەگەڵ ڕێخسی ناوماڵی کوردن من بەڕێی من تاکە چارەسەر ئەوەیە کە عێراق لەم قۆناغی ئەم دوو ڕۆژە تێپەڕێت گەڕانە بوو مابدەی تافقی سیاسی بەوە دەتوانن هەم بابەتی پێت وایە ئەو چەند کاتژمێرەی ماوە یان چەند ڕۆژەی ماوە ئەوە دروست دەبێت ئەگەر ئێرادەیەکی بەهێز هەبێ بێگومان ئەگەر ئێرادە نەبێ پێ ناچێت زۆر سوپاس بۆ بەڕێز لە چیفنێروێن دەبی سەرکردایەتی چێتی نیشتیمانی کوردستان سوپاس بۆ بەڕێستان هەروە سوپاس بۆ بەڕێز پرۆفسۆر دکتۆر ڕەفعەت مامۆستای زانکۆ ئەندامی دەستگای ستاندەر کە لەولێرە و لەگەڵ مام سوپاس بۆ بەڕێستان بنێرانی خۆشەویست لەگەڵ کێشە گەرمەکانی عێراق وتاوتوێکردنی ئەو چەند کاتژمێرەی ماوە بۆ حوتی مانگ شرۆڤەمان کرد لە پانۆراما و بینەری کورسات نیوز بن ئینشاڵڵا ڕێیانیش بە سەلامەتی لە بیرەکە دەردەهێنرێت ئێوەش هەموو لایەکتان ئەمانەتی خوای